ئاسم گۆڕاوە لە چاو جارانە ئەگەر خۆم بەراوردم بە ساڵی پاری ساڵی پارم زۆر فەرقم کردووە لە ڕووی بیرروباوەڕ بەرامبەر عیلم و زانست و فێربوون و زۆر شتی تریش تاقیم کردەوە بە ڕاهێنان ڕۆژانە 70 ژمارەم لەبەرە کرد بەبیر ماهاتەوە شەوی کێشەی نەبوو. بەڵام ئەگەر بمەوێ زیاتریش لەبەرکەم هاتە ئەگەر شتێک بێ زەڕوور بیان بمێ لەبەریکەم تقریبا 100 بۆ 150 تۆم لەبەرکەم. بەڵام ئەگەر باسی پارەی خولەکەش بکەین بەلای منەوە یعنی پارێکی گونجاوە چونکە هەم حەقی مامۆستاکانەیە هەم حەقی ئەو مانووبوونی ئێوەدا هەم حەقی عیلمەکەیەدا. من هاوڕاز محەممەد سعید لە هەڵەبجەوە تەمەنم 20 ساڵە و لە هەندەسەی مەدەنیە خوێنم و هۆکاری سەرەکیشم بۆ هاتم بۆم خولە بۆم بەشی ئەو بەشەوم لەو کۆلەجەوم کە لێی بۆ شتی زیاتر فێربووم و سوودی زیاتر لێ بێنم وەلەخوا بەزای بە شتی باشیش فێرم لێەوە. ئێمە سەر پرسیاری مەقطعی یەکەم سیستەمی خۆراک تا چەند گۆڕانی گۆڕانی سیستەمی خۆراکەم هەر گۆڕانکاریی زۆری تیا بوو لەبەرەوەی من هەر بەو نیەتە هاتم خۆم بۆ یەک لای تر بێم دەورە یعنی هەر قسەیش کرا لە دەرەبارەی هەرچی من خۆم تیا باش کرد و هەوڵم تایە بۆ خۆراکەکە وتە چەند شتێکم کڕی وەکو ئەوەی کە باس کراوە بادەم و تو لەگەڵ مێوژۆ ئەو شتی زۆر لەوە و هەروە بۆ وازێنان لە زۆربەی خواردنە خراپەکان سەبەت تایبەت ڕۆن شتێ ڕۆنی تیابێ هەر نایخۆم چونکە هەر بە قسەکانی گەشتمەوە قەناعەتەی نەخواردنی باشتر لەوەی بیخۆی خۆی شێر زەرەکانی دیارە ئەمن لە هەموو کەسێکمان بیستوە بۆیە خوا بەزای زۆر کەم کردوێتەوە و ڕێژێکی زۆر کەم ئەو شتە وەکو ئەو شتانی کە ڕۆنی تیا بەکاری خۆم و خواردنی دەرەوەش هەر بە تەواتی وازم لێنەوە لەخوا بەزای بۆ دووەم دانە تا چەند کۆرسەکاری لەسەرمە بۆ خۆ باشەکان ئەگەر بڵێم خەڵەکانی تر ئەکرێ باسیکەم ویسا بوون و بۆ خواردنەکە خۆم داناوە بۆ خواردنی عنی ڕۆژانە بەردەوام لەسەر ئەو شتانە ئەوەی بۆم دەنرەوە خواردنەکانە خۆم و لە ڕووی قسەکردنەوە یان لە ڕووی بیرکردنەوە سەرەتا هەر فێرم بزانم بیرکردنەوە خۆی چییە فێر ئێوە بووین بەبوونەی ئەوەی کە مێشکمان چۆن ئیشەکە وە زۆر شتی تریش بۆ بەدەستێنانی زانستی ژانی ئەگەر ئاستم بەرز بووێتەوە ئەویش فێربوونی هۆکارەکانەکە عنی چۆن فێری عیلم بینیان فێربوونی عیلم چۆنە یان چییە کە لەخوا بەزیابێەوە فێری هۆکارەکانتان کردین کە چۆن بخوێنی ینی ئاسم گۆڕاوە لە چاو جارانە ئەگەر خۆم بەراوردم بە ساڵی پاری ساڵی پارم زۆر فەرقم کردووە لە ڕووی بیرروباوەڕ بەرامبەر عیلم و زانست و فێربوون و زۆر شتی تریش و بۆ لەبەرکردنی ژمارەش بە سیستەمی سەرەکی ینی زۆر شتێکی زۆر کاریگەری کرد لەسەرم زۆر شتێکی بەهێز بوو بۆ چەندەهاشت کە ئەو باس کراوە لای خۆتان وەتوانم تاقیم کردەوە بە ڕاهێنان ڕۆژانە 70 ژمارەم لەبەرە کرد بەبیر ماهاتەوە شەوی کێشەی نەبوو. بەڵام ئەگەر بمەوێ زیاتریش لەبەرکەم هاتە ئەگەر شتێک بێ زەڕوور بیان بمێ لەبەریکەم تقریبا 100 بۆ 150 تۆم لەبەرکەم و شتێکی تازەش کە فێر بوون کاریگەر لە ژیانم بووێ ڕاستەکەی هەموو ئەتوان بڵێم هەموو شتەکان بەشدار بوون لە کاریگەریان هەبوو لە معنی هەموو شتەکان نوێ بوون بەلای منەوە یان ڕێگەیکی ڕاست بوون من خۆم لەوانەیە گەشتم بە هەنێ لە کاتی سعیکردن یان لە پۆلەکانی تر واتە لە ساڵەکانی پێشوم سعیم کرد بە گەشتم بە شتێک واتە ڕێگەیکی ئاسان بۆ لەبەرکردنی ئەو مەنهەجەی لەبەردەستمە بەڵام باوەڕم بە خۆم نەبووە عنی وتمەکی ئەڵێ ڕاستە زۆر کاتم پێ نەداوە بەڵام لێرەکە ئێوە بەتان باس کردم ینی ئەو شتانشی کە ئەم زانی تەواوی چەسپا لە مێشکمە سوودی هەیە لەبەروی ئێوە باسن بەڵام کاریگەرێکی ژیان هەموو شت ینی هەمووی هۆکاری هەبووە هەموو شتانێک کە فێرم لەخوا بەزای ئینشاءالله هۆکاریشان ئەبنە هۆکارێکی باشش بۆ ئەوەی گۆڕانکارێکی گەورە لە ژیانم بوو. بۆ لەبەرکردنی بینیێنەکە لەخوا بەزیابێ خۆی سەرەتا من قورئانم لەبەرە کرد هەفتەی لاپەڕەیەک بوو لەگەڵ چەند برادەرێک و مامۆستایەکمان بەس چۆن لەبەرمە کرد لەو هەفتەیەکە بوون ئاەت یان دوو ئاەت لەبەرمە کردووە دەمزمە کرد بێ منە باوەڕمە خۆم نەبوو یەکجار بە تەواتی لاپەڕەکە لەبەرکەم یان چەند لاپەڕەیە لەبەرکەم لە شەوێکە یان لە کاتێک لە یەک کاتە بۆیە ئەوە بەشمە کرد بەڵام میسا لەخوا بەزای لەبەریش فێر بووین کە کورتەکەی باوەڕم ئەو باوەڕەوەمە دروست بکە ئەتوانین لەبەریکەین چەند لاپەڕێک لە
لە سەعاتێکیشە نەگوڵی لە یەک ڕۆژەیان لە چەند ڕۆژێکە. وەڵا ئەگەر باسی پارەی خولەکەی بخەین ئەو بەلای منەوە یعنی پارێکی گونجاوە، چونکە هەم حەقی مامۆستاکانیە، هەم حەقی ئەو مانووبوونی ئێوەدا، هەم حەقی عیلمەکەیەدا. وەک چۆن حەقی عیلمەکە ئەگەر بڵین بەسم لەوەیە تەلبەکانیان خوێندکارەکان ئەو کەسانیان بۆیە قەدری ئەزانن و ئەنیش ئێنێ بەشداریان کردووە قەدری ئەم عیلمە ئەزانن بۆ بەنێ ئەو بڕە پارەوە.